دیقەت بدەن کچی کام مەکتەبە تۆزێ بەرەو لاریەچن بەڕێوبەرێکی لاری هەبێ بڕۆن لە شاری سلێمانیە ئەڵێ مەکتەبی فلان ئەو مدیرێکی هەیە زەبط و ڕەبتە یەک کچم هەوێ خەریکی قلیبلی بێت یەک کچم ئەوێ مۆبایل بەرێتە ژوورەوە یەک کچم ئەوێت بۆ نمونە درەنگ بڕات من بۆ خۆشی دەیگەڕمەوە لەم شاری سلێمانیە خێزانم تەلەبە بوو لێرە و دەستخۆشیم بووە بەس ناوی نایەنە با نەبێ بە وەسف و سەنا و بەزم و ڕەزم و ئەوانە و کەسی تر مالی عاجز نەبێ نەیوێرە لای مدیرەکە بڵێ من تەلەبەم بۆ دەستی خۆش بێ تەلەبەکە مدیرەکەی و نامەوێت یەکێک بێت ملباریچێک بۆ بەر دەرگا بچێ وەڵام من مێردی فلان کەسم کێشەڵێ ڕاستەکە هەر جاری کچێکم سەرخات شوت کردووە شوت نەکردووە چاو دەرچێ بڕۆ بۆ ماڵی خۆت لێرە تۆ تەلەبەی و دەستی خۆش بێ من بۆ خۆم ڕۆژێ نەچووم گلەی لێ بکەم دەستت خۆش بێ تۆ 400-500 کچی من و فلان و فیسارت لەلایە بەڵێ خاڵی دووەم بەڕاستی بەڕێوەبەر واللهی من وەکو دکتۆر بەختیار بە درێژایم سیمینارانش و محاضرە باسمان کرد موچەی زیاد بێ عافێتی بێ خولی دەبێت تایبەت ببینێ دەبێت کەسایەتی بەهێز بێ دەبێت بە قووەت بێ دەبێت لەسەر ئەساسێکی حیزبی دادەنرێ دەبێت جیاوازی نەکات دەبێت دادپەروەر بێت بەڵام دەبێت دایک و باوکش دەستی شتکەین بڵێن نەک ئەوەی جاران هەشتاکان چی گۆشتی بۆ تو ئێسقانی بۆ من یەکجار واش نا بەس بەجددی بەڕاستی کچ و کوڕی خۆمان بدەین بەم بەڕێوەبەرە بڵێن مامۆستا ئەخلاق و ڕەوشت و ئەتەکێت و پەروەردە لە تۆ نان پەیداکردن و ڕاوەدیناریشی لە من بەڵام هەنێ بەڕێوەبەری شێ بە مناڵە کاکتۆر بوومەتە پەن بەدەستێ ئەڵێ ناردوومە تۆ بۆ ماڵەوە جلوبەرگی نەشیاوی پێ بۆ دایکات وتی ئەوە چییە وە کچەکەی من نازانم چێرەس هەر ئەڵێ لێکی لێدام بە یەکە هەر خواردمی وتم ئەمە دایکی وابێ قوڕ بەسەر خەسوو قوڕ بەسەر کچەکەی وەڵای هێشتا کچەکەی بە حەوت ئاو شۆراوەتەوە